ئێمە وەکو پێشانگای نێودەوڵەتی هەولێر حەزم کرد هەندێک ئامار پێشکەشی بە ئێوەی بەڕێز و خەڵکی هەرێمی کوردستان بکەم. ئێمە لەو ساڵی ڕابردوو کە ساڵی 2019 ئێستا کۆتا ساڵە حەزم کرد هەندێک زانیاری پێشکەش بە ئێوەی خۆشەویست بکەم. ئێمە ئەو ساڵ چەندین پێشانگامان پێشکەش کردووە، لە ساڵی دادەشتنین گرێبەستمان ئەنجام داوە. حەزم کرد بە ئێوەی بەڕێزی ڕابگەێنم لە سایەی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان و لە سایەی یارمەتیدانی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو کاتێک یارمەتدەری ئێمە بووە بەڕاستی بۆ ئەوی کارەکانمان بە باشی بەڕێوەبین. ئێمەش توانیتمان وەکو پێشانگای نێودەوڵەتی هەولێر لە ڕێگای کۆمپانیانێک کە ساڵانە لەگەڵ ئێمە پێشانگا دەکەن لە هەولێر پایتەختی هەرێمی کوردستان، ئێمە بەڕاستی سوپاسی هەموو لایەکان دەکەن، سوپاسی ئەوەی بەڕێزیش دەکەن کە ئێوەش درێغیتان نەکردووە، هەموو کات بەشدار بووینە لە پێشەنگەکان و هەموو کات هاتوون بۆ یارمەتی ئێمە بدەن، بۆ ئێوەش یارمەتدەرێکی زۆر باش بووینە بۆ ئێمە بتوانین بە خەڵکی کوردستانی ڕابگەین، بتوانین بە بەشەکانی تری عێراقی ڕابگەین کە ئێمە توانیتوان لە ڕێگای پێشانگای نێودەوڵەتی هەولێر کۆمپانیاکێک جار زۆر بینە هەولێر و ئەو دەوڵەتانە بینە هەولێر بۆی شارەزایی پەیدا بکەن لە کوردستان و وەزعی کوردستان و ئاسایشی کوردستان چۆنە بۆ ئێمە بتوانین پەرە بە هەرێمی کوردستان بدەین لەباری ئابووریکە یەکێکە لە سەکتەرە هەرە گرنگەکان لە هەرێمی کوردستان. ئێمە لەو ساڵی 2019 توانیتمان 21 پێشانگا پێشکەش بکەین. لەو 21 پێشانگایە توانیتمان 300 وڵات بە بەشداری هەموو کۆمپانیاکە توانیتمان 300 وڵات بەڕاستی بینینە کوردستان کە هەندێک وڵاتیان بەردەوام لە پێشانگاکان بەشداری دەم، هەندێکیان دووبارەنە، بەڵام کۆی ئەو وڵاتانێک کە لە پێشانگاکان بەشداریان کردووە 300 وڵاتن، 3000 کۆمپانیا 3001 کۆمپانیاش توانیتیان بێن بەڕاستی لە هەموو وڵاتەکان کە ئێمە ساڵانە پێشانگاکان ئەنجام دەین. ئێمە بەڕاستی چەند گرێبەستێکمان کردە بۆ ساڵی ئایندە ساڵی 2020 بۆ بەردەوامیش کۆمپانیا پەیوەندیمان پێوە دەکەن بۆ ئەوی بتوانین پێشەنگا پێشکەشکەین لە ساڵی 2020. ئەوەی کە ئێمە حەزم کرد بە ئەوەی خۆشەویست ڕابگەینم، ئێمە بەڕاستی لە سایەی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان کۆمپانیاکێک زۆر پەیوەندیمان پێوە دەکەن، دانەوێت لە هەرێمی کوردستان لە هەولێری پایتەخت پێشەنگا بکەنەوە. بەڕاستی ئێمەش بەڕاستی سەرقاڵی ئەوەن کە ئێستا لەگەڵیان دابنیشن و چەندین گرێبەستمان کردووە بەڕاستی، بەڵام ئیتر کاتەکانیش ئەوەندە نیە بتوان لەگەڵ هەر هەمویان بەڕاستی پەیوەندی بکەین و گرێبەست ئەنجام بدەین، چونکە بەڕاستی ئێمە ناتوانین مانجێ لە دوو معرەز پێشانگا زیاتر پێشکەش بکەین لەبەرەوەی کاتەکە هەر ئەوەندە دەخوازیتن. ئێمەش بەڕاستی حەزم کرد ئەوڕۆ بە ئێوەی خۆشەویست ڕابگەینم کە بەردەوام دەبین لە کارەکانمان، بەردەوام لە ڕێگەی پێشانگای نێودەوڵەتی هەولێر هەوڵ دەدەین هەوڵ ئەو خەڵکانە کە لە دەروی وڵاتێن لە ئەوروپانە لە ئەمریکانە ئەو کۆمپانیانە بتوانین ئاشنایان بکەین بە خەڵکی کوردستان بە عێراق و بەشەکانی تری عێراق. بەڕاستی ئێمە حەزمان کرد ئەو ئامارە پێشکەش بە ئەوەی بەڕێز بکەین کەوا ئەوەی کە توانیتمان لە ساڵی 2019 کە 300 وڵات بینینە هەرێمی کوردستان کە 300 وڵات کە بەشداریان کردو بەردەوام بووینە، بەڕاستی زۆریان لە هەموو پێشانگاکان بەردەوام دەبن. ئەو کۆمپانیانش بەڕاستی کە بەشداریان کردیا سوپاسی هەموو لایەکان دەکەین. یەک لاوەن IFP کە ئەمڕۆژ لێرەنە وجودیان حاضر سوپاسیان دەکەین بۆ هاتنیان، ئەوان توانیتیان هەموو جارێ لە هەموو پێشانگاکان 24-25 وڵات بینن بەڕاستی بەشداری پێ بکەن کە ئەو ماوەی سەربەرزیە بۆ کۆمپانیا IFP و کۆمپانیاکانی تریش و سوپاسی هەموو لایەکان دەکەین، سوپاسی هەموو پێشانگایان دەکەین، سوپاسی ئەوەی بەڕێزیش دەکەم کە توانیتوان بەشداری بکەن، یارمەتی ئێمە بدەن، درێغی نەکەن لەو کارەکان کە هیوادارن ئێوەش بەردەوام بن، یارمەتدەرمان بن بۆ ئێمەش بتوانین کارەکانمان ئەنجام بدەین بە پاڵپشتی ئەوەی بەڕێز. ئێمە وەکو پێشانگای نێودەوڵەتی هەولێر بەڕاستی هەموو ئاسانکاریەک دەکەین بە ئەو کۆمپانیانێک کە بەشداری دەکەن، بە ئەو وڵاتانێک کە بەشداری دەکەن. ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان هەماهەنگێکی باشمان هەیە بۆ وەرگرتنی ڤیزەی ئەو وڵاتانێک کە دەیانێت بەشداری بکەن و بێنە هەرێمی کوردستان. ئێمە لە ڕێگای وەزارەتی ناوخۆ هەماهەنگیان لەگەڵ دەکەین و ڤیزیان بۆ دابین دەکەین و هەر کارێکی تریشان هەیە لە ڕێگای گومرگەکانی هەرێمی کوردستان و باشەکانی تر عێراق ئێمە کار ئاسانی بۆ دەکەین و هەماهەنگیشمان لەگەڵ حکوومەتی بەغداد زۆر باشە بۆ ئەگەر پێویستمان پێبی لە ڕێگای مەرزیە سنووریەکانی حکوومەتی عێراق ئەوانش یارمەتیمان بدەن بۆی ئەو پێویستە کەل و پەلانێک کە پێویستن بێن بەشدار بن لە پێشانگا، ئێمە ئاسانکاریان بۆ دەکەین. لەبارەی ئەو کۆمپانیانە بەڕاستی زۆربیان هاتوون لە کوردستان بەشداریان کردووە، زۆریش خۆشحاڵ بووینە، زۆریش گرێبەستی باشیان ئەنجام داوە بۆ ئەوی یاخود لقەکانیان بێنە هەرێمی کوردستان بتوان لە هەرێمی کوردستان کارەکانیان ئەنجام دەن و ئەوەش دەبێتەمە خۆشحاڵی بۆ ئێمە کە لە ڕێگای پێشانگا توانیت هەمان ئەو کۆمپانیانە بینی لە کوردستان لقیان بکەنەوە بۆ ئەوی کار ئاسانی بۆ خەڵکی کوردستانش بی، ئاسانکاری بۆ گەنجە بەڕێزانە بیکەوە هەردەم بە دوای کاردا دەگەڕن و بۆی کار بەڕاستی ئاسانکاری بۆ کارش پێدا بکەن، کار بۆ خەڵکی کوردستانش دابین بکەین.